كونجي لمانگی شش شو دست پێ ئەکات کێ هەتا کۆتایی مانگی شش لە یەکی حوزەتی ناکرێت هەتاکو کۆتاییەتی تاو کاتەکە ئەو مانگە مەجالی هەیە بۆ کردن ئیتر دوای ئەوەش لە مانگی دەستەکەینە دەرەوە درینۆی ئاو های دەست پێ ئەکات والله خۆی دوو نوع کونجی هەیە ئەم نوعیان هەیە هەر بوو ئەم نوعیان نوعی شش پەڕەکەیشیان هەردووکیان هەر چاک وە سپیەکە هەیە سپیەک سێ نوع سپیەکە لای ئێمە ناکرێت والله جارێتەوە خۆت دەرەوێکرد وەزاری چاکێت نازانین بۆ دوایەکە چوون والله لای ئێمە زۆر کریاوە تقریبا لۆچێ 20 دۆلم 30 دۆلم زیاد کرێ ئەمە کریارە والله زۆر کرد کونجی بۆ کارگەی ڕاشیەکان زۆرەی بۆ ڕاشی و کار کرد بۆ ڕاشی تلنانەوەشیش بۆ کولێرەوە کاتیان بەسەوە زۆر سەرفی ناکە بەس کارگەی ڕاشی ئەوە لەوا سەرف مەیسە بازار کونجی ڕوسیشیاتی و کونجی ئەخوانیشیاتی تەوبەنەی ئەوانە پارە زۆرتر ناکە ئەگەر ئەوانەیەت بۆ ئێمە بازاڕی باشتر ئایتر لە 1700 بۆ 2000 ئەیکا تقریبا هەلەوەی كاتا أما كاتي فلاعي أو كريكاريا كني أمو بو إمش باشو يسوي برزي كونجية ولا ما يشاغل ما يدا أيرنو ساعة جينا سر كاركة ساعات شوار ونيونا ودا صلاقري واي أمم ده سكولا إيش كاين تم إيشي كرمتوني راسي كاي خشي أم كونجي أجرك وأما أم دارو جانك وما لي جاي تيابك يتربو خسارة بيه لبرو دانا كاي ورد جانا بيتو أبي هربم داسة كل إيش كين جا كديرو جاي بنقي خالي بيونا بيه جا ببيسي شكاين وبسمي إيش شكاينو الله يسوي زي كل جبرين تكون جي أرضي دائما لبايزا في أجي لبايزيشا أجر زوف رينا كذي باران لي أدا باران لي بدا أجني أم كنجي شارەزۆر دەشتێکی بەپرت و بەڕوارەکەتە دەشتی شارەزۆر خاوەنی نی ئەگەر خاوەنی بێ ئەنتاجی بەرهەمی چاکی لە بەرهەم تێریت کونجی لە مانگی شەش ئاخری شەشابی کەی چاکە ئیتر چونکە لەبەرەوە کاتەکە نزیکی باران و سەرپەڵە ئەبێتەوە لەبەرەوە زوو پێبگەیە کە زوو پێگەی زووتر ئەچێتە بازار و مشتری دروست ئەبێ بۆی و کۆتایی تێت جوتیارەکە کۆتایی بە ئیشەکە یێنێت ئەکریا بەس بەم شێوە نە کراکەمەک لە پارێکە کریا کابرا ئەنتاجی لێ وەرنەگەر پارێکە باران زوو باری لەبەرەوە کوا زووباری درەنگ کرا ئەو ئینسان زوو کراوە ئێستا پێگەیە کونجەکە لەم منتیقەی شارە زوورە وەڵا خاکێکی شی خاکەی بۆ جوان خاصکەیت و ئاوی بدەیت و خزمەتی بکەیت و تەمە خزمەتی نەبووە بژاری هەیە کە بژاری بکەیت زیاتر بە قووەتر ئەبێت باشتر ئەبێت